21 ساڵ بەسەرکردە لەشکریەکانی هاوپەیمانیەتی بەسەرکردایەتی ئەمریکادا تێپەردەبێ کە بوونەمایی ڕووخاندنی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسەین. هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەردەوامە هاوکاتی هەوڵەکانی تیمی پارێزەرانی دانەڵد ترامپ بۆ دواخستنی ئەو دادگاییکردانەی لەسەر سەرۆکی پێشووی ئەمریکا هەن خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا ئاگاهی دەدا ئەگەر بێت و بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا هەڵنەبژێڕێ ئەوە کارەساتێکی گەورە دێتە ئاراوە لە ئەمریکادا. ئەو لێدوانەی دانەڵد ترامپ لێکدانەوەی جیای بۆ کراوە لە میدیای ئەمریکادا و هەندێکیان دەڵێن مەبەستی لە خوێنڕژانێکی زۆر بووە، هەندێکیش وای لێک دەدەنەوە مەبەستەکەی تەنها لە کارەساتی ئابووری بووە. ترامپ بەلایەنگرانی خۆی دەڵێ ئەگەر بێت و ببێتە سەرۆکی ئەمریکا ئەوە هەر خۆی دەتوانێت بیمەی کۆمەڵایەتی هاوڵاتیان بپارێزێ نەک بایدن. دانەڵد ترامپ هاوکاتی باسکردنی ئەوەی گومرگێکی زۆر دەخاتە سەر ئۆتۆمبیلە چینیەکان و هەروەهاش باسکردنی ئەوەی نابێ هیچ بڕەپارێ بدرێ بە ئۆکراین بەڵکو دەبێ وەک دەڵێ ئەو پارانە بە قەرز پێیان بدرێ. جەختیشی کردەوە لەوەی ئەگەر بێت و هەڵنەبژێرێ ئەوە کارەساتێکی ئابووری ڕوو لە ئەمریکا دەکات کە هەندێک لە میدیا و شیکەرەوە ئەو دەستەواژەیی ترامپ بەکاریهێنا بە خوێنڕژان لێکیان داوەتەوە. دانەڵد ترامپ بەردەوامە لە هێرشکردنە سەر جۆ بایدن کە تا ئێستاش کاندیدی پێشەنگی دیموکراتەکانە بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا. سەرۆکی پێشووی ئەمریکا لە لێدوانەکانیدا هەمیشە جەخت دەکاتەوە لە وێناکردنی ئەمریکا بە تۆقێنەر ئەگەر بێت و بایدن هەڵببژێرێتەوە بە سەرۆک. براک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا سەردانێکی لە ناکاوی بەریتانیا دەکات و لە داونینگ ستریت لەگەڵ سەرۆکوەزیری بەریتانیدا کۆ دەبێتەوە. هاوکاتی ئەم سەردانەی سەرۆک ئۆباما هیچ زانیاریەک و وردەکاریەک لەسەر هۆکاری سەردانەکە باز نەکرا، هەرچەندە پەیامنێری لەو بەری داونینگ ستریتەوە وەستا بوون پرسیاریان لە سەرۆک ئۆباما کرد ئایا هۆکاری سەردانەکەی چییە و ئایا هیچ ڕاوێژێکی پێیە تا بیداتە سەرۆکوەزیری بەریتانیا. سەرۆک ئۆباما تەنها بە سڵاوکردن وەڵامی پەیامنێرانی دایەوە، بەڵام هەندێک سەرچاوەی هەواڵ ئاماژەیان بەوە کردووە لەو کۆبوونەوە یەک کاتژمێریەدا لەگەڵ سەرۆکوەزیری بەریتانیادا باز لە ژمارە بابەت کراوە، یەکێک لەوانە بابەتی زیرەکی دەستکرد بووە، هەروەهاش هەندێک کاروباری تایبەت بە ئۆباما فاوندیشن. بەر لەم سەردانەی بۆ بەریتانیا براک ئۆباما سەردانی وڵاتی بەلجیکی کردبوو، لەوێش لەگەڵ خانەوادەی پادشایەتیدا کۆبۆتەوە لە کۆشکی لاکۆن. نێوەندێکی تایبەت بە هاوکاریکردنی کۆچبەران لە ستانی ئەریزۆنا کە یارمەتی هەزاران کۆچبەری داوە لەم ساڵانەی ڕابردوودا، ئێستا بڕیاری داوە لە کۆتایی ئەم مانگەوە زۆربەی کارەکانی خۆی هەڵبسێرێت. هۆکاری سەرەکی بڕیارەکەی ئەم نێوەندە وەک کارگێڕگانی نێوەندەکە باسی دەکەن دەگەڕێتەوە بۆ ئەو بنبەستە سیاسی لە واشنگتنی پایتەخت هەیە بۆ دابینکردنی بودجەی فێدراڵی بۆ کاروباری کۆچبەران. کاربەدەستانی ناوچەی پێماکە ئاوسنووری وڵاتی مەکسیکۆیە بۆ دیموکراتەکان بەڕێوەی دەبەن دەڵێن دەبێ ئەو کۆنتراکتەی هەیەی لەگەڵ نێوەندی داڵدەدانەکانیشیە ئاڵی تا کۆتایی پێ بهێنرێت و هەروەها دەشبێ کاری گواستنەوەی کۆچبەرانیش ڕابگرێ. کاربەدەستانی ئەم نێوەندەی کۆچبەرانیش دەڵێن سەرەتا لە یەکێک لە لقەکانیەوە دەست پێ دەکەن وەک قۆناغی یەکەمی هەڵپەساردنی کارەکانیان و ئەو شوێنەیش کە لێوەی دەست پێ دەکرێت توانایی دابینکردن و مانەوەی هەیە بۆ 140 کۆچبەر. کاربەدەستانی نێوەندەکە نیگەرانی خۆیشیان دەربڕیوە سەبارەت بەوەی چارەنووسی کۆچبەرانی تر چیان بەسەردێ کاتێک کە بە مەبەستی بەدەستێنانی یارمەتی و کۆمەک ڕوو دەکەنە ئەو نێوەندەی
کۆچبەران. خەونی عراقیەکان لە ساڵەکانی پێش 2023ەوە خەون بوون بۆ ئازادی و دیموکراتی، بەڵام تا ئێستاشی لەگەڵدابێ ژمارەی فاکتەر وهایان کردووە ئەو خەونانە بە تەواوەتی بۆ عراقیەکان نێنەدی. کاربەدەستانی ئێستای عراقی نوێ دەڵێن دەستی وەردانە دەرەکیەکان یەکێکە لە گرفتەکان. دەستێوەردان لە کاروباری ناوخۆی وڵاتەکەماندا ڕەت دەکەینەوە جا بە هەربیانویەک بێت. لە هەمان کاتیشدا بەپێی دەستورەکەمان نابێت عێراق بێتە پێگەیەک بۆ دەستدرێژیکردنە سەر هەر وڵاتێک. داوا لە هەموو لایەک دەکەین ڕێز لە سەروەری عێراق و پارێزراوی خاکەکەی بگرن. مافی خۆشمانە بەپێی ئەوەی لە یاسا و پەیماننامە نێونەتەوەیەکاندا جێگیر کراون بەرەنگاری هەر دەستدرێژیەک ببینەوە کە ڕوبەڕووی وڵاتەکەمان دەبێتەوە. لە دوای ساڵی 2023 و ڕوخاندنی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێین یەکێک لە کێشە ئاڵۆزە چارەسەر نەکراوەکانی عراقی نوێ بابەتی گەندەڵیە و سەرۆکوەزیرەکانی عراق هەر هەمویان لە کارنامەی حکوومەتەکانیاندا جەختیان کردوێتەوە لەوەی بەرەنگاری گەندەڵی دەبنەوە، بەڵام هێشتا وەک سەرۆکوەزیری ئێستای عراق دەڵێ ئەو پەتایە چارەسەر نەکراوە. زۆرێک لە دامەزراوە نێونەتەوەیەکان راپۆرتیان داوە لەسەر بڵاوبوونەوەی گەندەڵی لە عێراقدا و ئێمەش ئەم بەڵایەمان دەستنیشان کردووە و ناویشمان لێ ناوە پەتای گەندەڵی و بەرەنگاربوونەوەی گەندەڵیشمان کردوتە ئەرکە هەرەسەرەکیەکەمان. کەوتوینەتە دوای داواکراوان جا لە هەرجەیەگەیەک بن و پۆستەکانیشیان هەرچیەک بێت و سەر بە هەر چلایەنێکیش بن دەستگیر دەکرێن و دەدرێنە دەست دەسەڵاتی دادوەری عێراق تا ئەم پەتایە لەناوبەرین. هەر بۆیەشە حکوومەتی عراق داوای یارمەتی لە وڵاتانی کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکا تا بەهانایەوە بچن وەک چۆن لە شەڕی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمدا کۆمەڵگەی نێونەتەوەیی هاوکار بووە، ئاوەهاش بە پێویستی دەزانن لەم شەڕەیدا لەگەڵ گەندەڵکاراندا یارمەتی دەربێ لەو ڕوانگەیەوەی گەندەڵی و تێرۆریزم دوو دیوی دراوێکن. داوا لە هەموو وڵاتانی دۆست و هاوبەش دەکەم تا دەستی یارمەتیمان بۆ درێژ بکەن بۆ لەناوبردنی گەندەڵی و کاراسانی بۆ بەدواداچوونەکانمان جا لە هەر قۆناغێک دابێت و ئەرکە لەسەر هەمومان هاوکاری یەکتر بین بۆ لەناوبردنی گەندەڵی و گێڕانەوەی پارەی تاڵانکراو. ئێمە بڕامان بە پەیوەندی نێوان تیرۆر و گەندەڵی هەیە و یەک پاڵپشتە بۆ ئەوی تریان، هەر بۆیەشە پێویستە پێکەوە بەرەنگاری ببینەوە. هاوپەیمانەتی بە سەرکردایەتی ئەمریکا لە مانگی سێی ساڵی 2023دا هێرشی لەشکری کردە سەر عێراق و لە دەیەی یەکەمی مانگی چواری هەمان ساڵدا پەیکەرەکەی سەدام حوسێین لە مەیدانی فیردەوسی بەغدای پایتەخت تێکشکێنرا و ڕژێمەکەی سەدام حوسێین و پارتی بەعسی فەرمانڕەوای ئەو کاتە ڕوخێنران. خەڵک ئەو کاتە بە جۆش و خرۆشەوە ڕژانە سەر شەقامەکان و سەدام بەغدای جێهێشت و دواتر لە چاڵێکدا لە نزیک شاری تکریتەوە دەستگیر کرا و درا بە دادگا. دادگاش بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکرد و فەرمانەکەیش جێبەجێکرا. چارلز دەبلیو دان پسپۆڕ و شێکەرەوەی سیاسی میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. چارلز بۆ ماوەی زیاتر لە 24 ساڵ دیپلۆماتی ئەمریکا بووە. لە وڵاتانی جیهاندا بۆ ماوەیەکیش ڕاوێژکاری بەڕێوەبەری پلان استراتیژیەکان بووە لە پەنتاگۆن و هەروەها بەڕێوەبەری بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بووە لە نێوەندی فریدەم هاوس. بێلەوانە بەڕێوەبەری بەشی کاروباری عێراقیش بووە لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادا. چارلز سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە، دۆسیی سەروەری عێراق یەکێکە لە دۆسێ هەستیار و گرنگەکان لە وڵاتەدا. ئایا لەو عێراقە نوێی دوای 2023 پێکێنراوە ڕێبەرانی عێراق توانیویانە پارێزگاری لە سەروەریەکانی وڵاتەکەیان بکەن؟ بەڵێ سەرۆکە وەزیرە یەک بە دوایەکەکانی عێراق لە ساڵی 2023ەوە تا ئێستا تۆمارێکی تێکەڵیان هەیە لە بابەتی پاراستنی سەروەری عێراقدا. هەندێکیان زۆر زیاتر لەوانی تر نزیک بوون لە ئێران و هەر هەمووشیان دەبێت تاوتویەکی وردی بەرژەوەندەکانی ئێران بکەن. وەک دەزانین پەیوەندیەکی زۆر نزیکەیە لە نێوان دەستە بژێری سیاسی عێراق و ئێراندا. لەگەڵ ئەوەشدا وەک باس دەکرێت هەڕەشە و مەترسی تری دەرەکی تریش هەن بۆ سەروەری عێراق.
ئەلبەتێکێک لەوانە بوونی ئەمریکا بەو مەترسیە دادەنرێت لە کاتێکدا هێزەکانی ئەمریکا لەسەر داوای حکوومەتی عێراق دەوێن و بەپێی ڕێکەوتنیشە. بەڵام دەزانین هەندێک جار ئەمریکا کردەی لەشکری خۆی دەکات بە بێ مۆڵەت پێدانی حکومت. ئەمەش کێشەی زۆری دروست کردووە بە تایبەتیش لەناو ئەنجومەنی نوێنەرانی ئەو وڵاتەدا. جا ئەم بابەتی سەروەریە هەمیشە کێشەی گەورە و ئاڵنگاری گەورەیە بۆ ڕێبەرانی عێراق لە بەڕێوەبردنیاندا. دەشبێت بڵێم کە کارێکی گونجاویشیان کردووە لەو هاوسەنگیەی دەیکەن لە نێوان ئەمریکا و ئێرانیشدا. بەڵام ناچمە ژێرباری ئەوەی بڵێم سەروەری وڵاتەکە بە تەواوی پارێزراوە بەهۆی پێشبڕکێی بەرژەوەندەکانی وڵاتانەوە کە تا ئێستاش کاریگەری زۆری هەیە لە سیاست و کاروبارەکانی عێراقدا. چارلز بۆ خۆ دەزانی زۆرێک لە ئۆپۆزیسیۆنەکانی عێراق جەختیان دەکردەوە بەر لە ساڵی 2023 کە عێراقێکی نوێیان دەوێت. توانیان ئەو خواستەی خۆیان بەجێبگەێنن، توانیان هەر بەڕاستی عێراقێکی نوێ پێک بێنن لەسەر بنچینەی چەپکی هاوڵاتی بوون، لەسەر بنچینەی پارێزگاریکردن لە مافی کەمایەتیەکان ئاوایانی. لە هەندێک بواردا لە ساڵی 2023ەوە عێراق هەندێک هەنگاوی گەورە و سەرەکی ناوە. یاسا بەرەو سەروەری دەڕوات، هەندێک بەرنووسن لە پەرلەمانی وڵاتەکەدا پەسەند کراون و پەیوەندیان هەن بە چەمکی هاوڵاتی بوونەوە و بەرنووسەکانی تری پەیوەندیان هەن بە پاراستنی هاوڵاتیان و کەمایەتیەکانەوە وەک ئێزیدیەکان کە کەوتنە بەرهێرشی داعش. بەڵام لە هەندێک بواری تردا شکستیان هێناوە، بۆ نمونە وەک یاساکانی پاراستنی مافەکانی ژنان و توندی تیژی خێزانی و چەند بابەتێکی تریش. لە زۆر دۆسیێشدا ڕێبەرانی عێراق مافەکانی مرۆڤیان پێشێل کرد و پەنا پارێزیشیان بە خۆیان داوە. ئەمانش بە ئاشکرایی دەرکەوتون لە کاتی چاودێریکردن لە وڵاتەکەدا یان سەر و سەوداکردن لەگەڵ دژبەرە سیاسیەکاندا و چەند نمونەی تریشن. لەگەڵ هەموو ئەمانشدا دەبێت بڵێم کە بەڵێ لە چەند ڕوویەکەوە عێراق عێراقێکی نوێیە. عێراق چیدی لەژێر دیکتاتۆریەتی تاکە کەسیدا نییە. حکومت تا ئەندازەیەکی زۆر خۆی بە بەرپرسیار دادەنێت لە بەرامبەر هاوڵاتیانیدا. وەک بینیمان لە خۆپیشاندانەکانی ساڵی 2019دا کە دش بە گەندەڵی و شتی تریش بوونەمایی هەڵبژارنی پێشوەخت لە ساڵی 2021دا. ئەوەیش ڕاستە کە هێشتاش عێراق ڕێگەیەکی درێژی لە پێشە، بەڵام دەربازیش بوو لەو بەرەنجامانەی لە ئاکامی بەهاری عەرەبی هاتنە ئاراوە کە موعەممەر قەزافی و حوسنی موبارەک و ڕژێمەکانیان لە ناوبران و چۆن هەوڵ دەدرێت و تا ئێستاش بەردەوامە بۆ ڕووخاندنی ڕژێمەکەی ئەسەد لە سووریا. عێراق لە ڕەوشێکی باشتردایە بە بەراورد لەگەڵ ئەو وڵاتانەدا. لێرەدا مەبەستم ئەوە نییە ئەو کێشانەی عێراقیەتی بە کەم ببینم و بەڵام دەتوانم بڵێم هێشتا ئەوە نابینرێت کە بگوتێت بەرەو سیستمێکی تاگڕەوانەی سەرکوتکار دەڕوات. چارلز، عێراق چۆن دەتوانێت لەو هەموو کێشانەی کە باسەکردن ئێستا ڕزگاری ببێ یا چارەسەریان بکات لە کاتێکە وەکو جۆمان لە سەرۆکوەزیری عێراق بوو لە بەردەم کۆمەڵگەی نێونەتەوە یا جەخت لەوە دەکاتەوە کە گەندەڵیەکی ئەجگار زۆر لە وڵاتەکەیدا هەیە. بەو هەموو گەندەڵیەوە عێراق دەتوانێت ئەو کێشانەی تر چارەسەر بکە؟ با بەو ڕاستیە دەست پێ بکەم. لە عێراق بەپێی مەزەندەکانی حکوومەتی عێراق خۆی لە وڵاتەکەدا لە ساڵی 2023ەوە نزیکەی 320 میلیارد دۆلار بەهەدەر دراوە بەهۆی گەندەڵیەوە. ئەمە بڕەپارەیەکی گەورەیە و ئەگەر لە پەرەپێدان و پیشەسازیدا بەکاربهێنرایە ئەوە گۆڕانکاریەکی جۆری دروست دەکرد. جا بەڵێ کێشەیەکی گەورە هەیە بە پێی زۆرێک لە توێژینەوە و لێکۆڵینەوەکانی ڕێکخرا و نێوەندەکانی مافەکانی مرۆڤ گەندەڵی پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە، نەک هەر بە بن کۆڵکردنی پەرەپێدانەکانەوە بەڵکو بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤیشەوە. وەک هەڕەشە و مەترسیێکی زۆر گەورەش سیر دەکرێت لەسەر هەموو وڵاتێک بە عێراقیشەوە کە بەو ئاستەی گەندەڵیدا تێدەپەڕێت. لەو بڕوایەدام هەر حکوومەتێکی عێراقی بێت دەتوانێت کارایانە ئەم کێشەیە چارەسەر بکات ئەگەر کاریگەرانە بڕیاری گونجاوی خۆی بدات لەسەر پەرەپێدانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی. بەڵام کێشەکە زۆر گەورەیە و ڕۆچۆتە ناو سیستمە فەرمانڕەوایەتی عێراقەوە کە لەسەر بنچینەی بەشبەشێنەی دەسەڵات پێک هاتووە لە نێوان لایەنەکاندا و
وەک بینەرانی ئەم بەرنمەیەش دەزانن لایەنە فەرمانڕەواکان دەتوانن ئەم بەشێنەیە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربهێنن لە ڕێی فشارەکانی دەیکەن لە ڕووی دارایی و بوارەکانی تری کارکردنەوە. جا بەڕای من ئەمە کرۆکی کێشەکەی و چارەسەرکردنیشی زۆر قورسە. ئەماژە بەوە دەکەی 320 ملیارد دلار بە گەندەڵی بە هەدەر دراوە. سەرۆکوەزیری عێراقیش داوا لە وڵاتانی کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکا تا بەهانای عێراقەوە بچن وەکو چۆن یارمەتیاندا لە شەڕی دژی تێرۆردا ئەوەهاژ یارمەتی بدەن لە بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا. کۆمەڵگەی نێونەتەوەی ئامادەیە یان ئەوە ئەرکی عێراقیەکان خۆیانە کە بتوانن ئەو گەندەڵیە کۆتایی پێبهێنن. جا بە شێوەیەکی سەرەکی بێگومان ئەرکی عێراقیەکان خۆیانە لە بیریشمان نەچێت بەشێکی ئەو گەندەڵی ئێستای عێراق لەسەر وەختی ڕژێمەکەی سەدام حوسەینەوە ماوەتەوە کە هیچ مانایەک بۆ سەروەری یاسا نەبوو. ئێستاش کە سیستمێکی نوێی فەرمانڕەوایەتی هەیە لە ساڵی 2023ەوە کۆمەڵگەی نێونەتەوەیی بەگشتی و ئەمریکاش بە تایبەتی بەشێکی زۆری بەرپرسیارەتیان لە ئەستۆیە بۆ چارەسەرکردنی ئەو گەندەڵی لە عێراقدا هەیە. بەڕوانی من کۆمەڵگەی نێونەتەوەیی دەتوانێت زۆر شت بکات و بۆ نمونە ئەمریکا دەتوانێت ژمارەیەک پرۆژەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دابنێت بۆ یارمەتیدانی عێراق. بەشی پەرەپێدان لە نەتەوەی گرتوەکانیش بە بەرنمەیەکی هەیە بۆ یارمەتیدانی عێراقیەکان تا بەرەنگاری گەندەڵیەکان ببنەوە. بەڵام لەوانەیە زۆرێک لە بینەرانیش بزانن کە کارمەندانی ئەو بەشەی UNیش گوناهبار کراون بەوەی داوای بەرتیلیان کردووە لەو کاردارە بیانیانەی چوونەتە ئەوێ بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانەی پەرەپێدان کە بەشی پەرەپێدانی وەک کۆنتراکت پێداون. جا ئەمە خۆی لە خۆیدا شەرمەزاریەکە و بەشێکی شەلە کێشەی گەندەڵی. هەر بۆیە دەڵێم کۆمەڵگەی نێونەتەوەیش بەشێکی بەرپرسیارەتەکەی لە ئەستۆیە. ڕێگەگرتن لە گەندەڵی لێدانە لە بەرژەوەندیەکانی کۆمەڵێک لەو گەندەڵکارانەیە ئەگەر هەر هەمویان نەبن. عێراق لە ڕۆژێکی سیاسی وهادایە کە بتوانێت لە بەرژەوەندی هەموو ئەو گەندەڵکارانە بدا. ئەو سیستمە سیاسی لە عێراقدا هەیە و ئەو ڕێبەرانەش کە بەڕێوەی دەبن لەو بڕوایەدام تا ئێستا ئاماژەیەکی وەهایان نیشان نەداوە کە بگوتێت ئامڕازێکی کاریگەرە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی. هەر سەرۆک وەزیرێک بێت ئەوە لەسەرێتی کێشەی گەندەڵی چارەسەر بکات. ئەم کێشەیە ڕۆژانە لە بەردەم هاوڵاتیاندایە. پۆلیس داوای بەرتیل دەکات. کاربەدەستان داوای بەرتیل دەکەن لە پرۆژەکانی ئاوەدانکردنەوەدا. ئەوانە وەک نمونەی بچووکی گەندەڵیەکان. نمونەی گەورەکانیش هەن لەسەر ئاستی دەوڵەتداریدا و بردننی پارەکانی پرۆژە گەورەکان و پارەی وەزارەتەکانیش وەک تۆش باست کرد قەیرانێکی گەورەیە. هەر بۆیە پێویستە لەسەر سەرۆک وەزیرانی عێراق ئەم کێشەیە و قەیرانە چارەسەر بکەن. بەشێکی تری ئەم گرفتە ئاڵۆزەی عێراق لەوەدایە کە بەشێکی ئەو گەندەڵیانە کراون بە سیاسی و دژە نەیارە سیاسەکانی سەرۆک وەزیر بەکاردەهێنرێن. با سەروەختی مستەفا ئەلکازمی بە نمونە وەربگرین. کاردار و کاربەدەست هەبوون لەسەر گەندەڵی دەستگیر دەکران. بە زۆر ناچار دەکران تێوەگلانی خۆیان لە گەندەڵیەوە مۆر بکەن. بەڵام کێ بوون؟ ئەوانە بوون کە هیچ پاڵپشتێکیان نەبووە لە ناو حکومەتدا. ئەمەش هەمان تاکتیکی سەدام حوسەین بوو دژ بە نەیارەکانی. بۆیە پێویستە سەرۆک وەزیرانی عێراق گەندەڵکاران دەستگیر بکات و بیانداتە دادگا. ئەمە کارێک نییە تەنها بگوترێت بە فەرمانی ئاسایشیەوە بەندە، بەڵکو بڕیاری ڕوون و ئاشکرای دەوێت و نابێت پەناپارێزی هەبێت بۆ هیچ کەسێک بەهێزەکانی ئاسایشیشەوە. خەڵک لەو سیستمانەی یاسا تیاندا سەروەرە دادگایەکی ڕەوا دەکرێن. ئەوەی لەسەر عێراق پێویستە بیکات برەودانە بە ڕوونی و ئاشکرایی پەرەپێدانی یاساکانی وەبەرهێنانە، یاساکانی تایبەت بە بانکەکان و چەند هەنگاوێکی تریش کە شاردنەوەی دەستکەوتە نایاسایەکان بکاتە ئەستەم. شاردنەوەی داواکانی بەنهێنی بەرتیل وەرگتن لە وەبەرهێنەرەکان قورس بکات. ئەمانەی باسم کردن زۆر گرنگ و پێویستە وەک ڕێبازێکی پیرۆزیش سیر بکرێت. دەبێت بنەمای یاساییان هەبێت و لە چوارچەوەی ڕوانینە ئاسایشیەکانیشەوە دەربهێنرێن. بە مانایەکی تر پێویستە ئەمانە بخرێنە ناو سیستمی سیاسی عێراقەوە تا بتوانێت بەرەنگاری ئەو گەندەڵیانە ببێتەوە کە ئەمڕۆ دەیان بینین. چارلز من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی وتوێژەکەمان.
ئەمریکا عراقی ڕزگار کرد لە چنگی دیکتاتۆریەتی سەدام حوسەین بەڵام لە ئێستادا هەندێلایانی میلیشایی هەن هێرش دەکەنە سەر بنکەکانی ئەمریکا و فشاریش لە حکوومەتەکەی محەممەد شیع السودانی دەکەن تا ئەمریکا عراق جێبێڵێ. کاربەدەستانی ئەمریکایی دەڵێن هەر هێرشێکی بکرێتە سەریان وەڵام دەدرێتەوە. ئەوە بۆ بەڕێز سوودانی خۆی دەهێڵمەوە باسی بکات لە ژێر چیەوە فشارێکدایە. ئەوەی دێڵێم ئەوەیە ئێمە بە تەواوەتی ڕێز دەگرین لە سەروەری عێراق. هێزە سەربازەکانمان لە سەر بانکێشتنی حکوومەتی عێراق لەوێن هەتا ڕاوێژ و هاوکاری لەشکەر و هێزە ئاسایشیەکان بکەن هاوکاتی بەردەوامبوونی بەرەنگاربوونەوەی داعش. و توێژمان لەگەڵ عێراقیەکاندا هەیە سەبارەت بە شێوازی مانەوە و ئەرچی داهاتووشمان. جاگەر هاتبا و هێرش نەکرا بە سەر هێزەکانمان کە لەسەر داوای حکوومەتی عێراق لەوێن ئەوە پێویست ناکات ئێمەش هێرشی تۆڵەکردنەوە بکەین. عێراق هاوبەشێکی بنرخە لە نزیکەوە کار لەگەڵ هێزە ئاسایشەکانی عێراقدا دەکەین و چەندان ساڵیشە پەیوەندیمان لەگەڵ ئەو هێزە ئاسایشیانەدا هەیە و لە بواری بەرەنگاربوونەی تیرۆریزمدا پشتیوانیان دەکەین و ڕاوێژیان پێدەکەین و مەشق و ڕاهێنانیشان پێدەکەین. جا بەردەوام لە نزیکەوە کار لەگەڵ هاوبەشە عێراقیەکانماندا دەکەین. هێزە ئاسایشەکان بەردەوام لە هەندێک دۆسەی هێرشی ئەوانەی سەر بە ئێرانن یارمەتیان داوین. بەڕێبەراتی ئێستای ئەمریکا بوونی هێزە میلیشیا لە یاسا دەرچووەکان بە هەڕەشە و مەترسی دەبینێ بۆ سەر ئاسایش و سەقامگیری ناوچەکە و دەشڵێن ئەو هێزانە شەڕی غەزەیان کردوتە بیانوو. دەستە و تاقمە میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراق و سووریاشدا کە هێرش دەکەنە سەر هێزەکانمان زیاتر سەنگیان خستۆتە سەر ئەمریکا وەک لە ئیسرائیل. قەیرانی غەزا وەک دەرفەتێک دەبینن تا کارنامەکانی خۆیانی پێجێبەجێ بکەن. زۆربەی هەرە زۆری هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئەوسا و فەرمانڕەوایانی ئێستای عێراق لە ئێران بوون و تاران داڵدەیدا بوون. هەر بۆیەشە لە ناو عێراقەوە دەگوترێ ئەو هێزانە ناتوانن خۆیان لە کاریگەریەکان و هەژمونی ئێرانیش بپارێزن. هێرشە خوێناوەکانیان لەلایەن هێزەکانی هەشتی شعبیەوە وەڵام دەدرێنەوە، هەروەهاش لەلایەن هێزە ئیسلامی بۆ بەرەنگاربوونەوە. دانوستاندن نییە لەگەڵ ئەمریکادا و هیچ چارەسەرێکیش نییە بێجگە بە ئامانزگرتنی ئەو داگیرکەرانە. چارلز زۆرمان گوێ لێ دەبێت کە ئێران ڕۆڵێکی زۆر کاریگەر و گەورەشی هەیە لە عێراق و لە بڕیاری سیاسی و ئاسایشی عێراقیشدا. کێ فەرمانڕەوای عێراقە؟ ئێرانیەکانن یا عێراقیەکان خۆیان؟ ئەگەر ئەم پرسیارە لە سێ شیکەرەوەی ئەمریکایی بکەیت لێرە سێ وەڵامی جودا وەردەگریتەوە. وەڵامی من ئەمەیە: ئێران کاریگەریەکی شاراوەیشی هەیە لە ناو حکوومەتی عێراقدا و نوێنەرایەتیان هەیە لە ڕێی هێزەکانی حەشتی شعبیەوە، نوێنەرایەتی هەیە لە ناو پەرلەماندا. ئێران پەیوەندێکی زۆری هەیە لەگەڵ ژمارەیەک لایەندا کە وەزارەتیان بەدەستەوەی لە ناو حکوومەتدا و بێلەوە سەرۆک وەزیری عێراق دەبێت زۆر هەستیارانە سەر و سەودا لەگەڵ خواست و بیرکردنەوەکانی ئێراندا بکات لە ئاوەها ڕەوشێکدا. لە هەمان کاتیشدا بە درێژایی ساڵانی ڕابردوو زۆر خۆپیشاندان هەبوون لەلایەن هاوڵاتیانەوە و داوای کەمکردنەوەی ئەو ڕۆڵ و کاریگەریانی ئێرانیان کردووە. با خۆپیشاندانەکانی 2019 بە نمونە وەربگرین. دروشمێکی زۆر دەگوترانەوە دژی دەستێوەردان و کاریگەریەکانی ئێران. ئەمەش وەهای کرد وەک بڵێیت ڕێگە پێدانێکی سیاسی بێت بۆ ڕێبەرانی عێراق تا کەمەکەمە ئێران فەرامۆش بکەن. جا ئەمە زۆر گرنگ بوو. بڵێ ئێران بەردەوامە لە درێژە پێدان و پاراستنی هەژمونی خۆی، بەڵام ناڵێم کۆنتترۆلی وڵاتەکەی کردووە، چونکە ئەگەر کۆنتترۆلی کردبێت ئەوە ئێستا تاکە سەربازێکی ئەمریکاییت نەدەبینی لەو وڵاتەدا. چارلز مادەمەکی باس لەوە دەکەی هێزی ئەمریکا لەوێ بن یا لەوێ نەبن، لایەنە شیعەکانی ئەوانەی کەوا ناسراون سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن جەختێکی ئێجگار زۆر لە حکوومەتەکەی محەممەد شیع السودانی دەکەنەوە کە دەبێ ئەمریکا لە عێراقدا نەمێنێ. لە بەرامبەردا کورد بەگشتی هەروە عەرەبی سوننەش بەگشتی لەگەڵەوە دانین ئەمریکا بکشێتەوە. هێندەی ئەوەی زانیاریت هەبێ کشانەوە لە ئێستادا لە بەرژەوەندی ئەمریکایە یان نا؟ ئایا عێراقیەکان دەتوانن کاروباری خۆیان بەڕێوە ببەن بۆ نمونە لە شەڕی دژی تەرۆریزمە بەبێ بوونی ئەمریکا؟
وەڵامی کورد ئەوەیە کە نا لە بەرژەوەندی ئەمریکای و نە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیشە ئەمریکا بە تەواوەتی بکشێتەوە. وەک دەزانین چەند ساڵێک لەمەوبەر بە فەرمی کۆتایی بە ئەرکی شەڕکردنی هێزەکانی ئەمریکا هێنرا. ئەو هێزەی ئێستا لەوەیە کە بە 2400 سەرباز مەزەندە دەکرێت بۆ دابینکردنی پێداویستیەکانی هێزە ئاسایشەکانی عێراق و بۆ دابینکردنی زانیاریە گرنگ و جۆرە و جۆرەکانیشە بۆ هێزەکانی عێراقی بەرەنگاربوونەوەی تیرۆریزم، بۆ ڕێگەگرتن لە سەرهەڵدانەوەی داعش، جابوونی ئەو هێزانەی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و لە ڕۆژئاوای عێراق ئێجگار گرنگە بەهۆی ئەو داعشانی کە ماون و نەتەوەیە گرتوەکانیش بە 10,000 کەس مەزەندەیان دەکات. ئەمە ژیانی هێشتاش داعش دەتوانێت لەو ناوچانەدا مەترسی بنێتەوە و ئاماژەش هەن بەوەی پیلانیان هەیە لەو ناوچانەوە جم و جۆڵی خۆیان بکەن بەرەو ئەوروپا و شوێنی تریش. بەڵێ هێشتا هەڕەشە و مەترسی داعش هەرماوە. ئەمریکاش ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەڕەشە و مەترسیانە. لە واشنگتۆنیش ئەو بیرکردنەوەیە و ڕوانینەش هەیە ئەگەر بێت و ئەو ئەرکەی سەربازەکانی ئەمریکا نەمێنێت ئەوە دەبێتە مای سەرهەڵدانەوەیەکی تری داعش. جا ئەمە ئەو بابەتەیە کە وەهای کردووە ببێتە هۆکارێکی گرنگ و پێویست هەتا ڕێبەرانی عێراقی بە وردی بیری لێ بکەنەوە. بۆتە بابەتێک کە هەروە لە ناکاو هێزەکانی ئەمریکا لەو ناوچانە نەکشێنەوە. ئێستا ژووت و وێژەکان بە خواستێکی باشەوە لەگەڵ ئەمریکادا دەکرێت بۆ شێوازی نوێی ئەرکی ئاسایشی و دیاریکردنی قەبارەی نوێی ئەو هێزانە. لەوانەشە دانوستانەکانیش درێژە بکێشن بۆ دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە لە مانگی 11دا دەکرێت. چارلز بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین. ئەمەوێ بە منیش و بە بینەرانیش بڵێ چ شتێک پێویستە لەسەر ڕێبەرانی عێراق لەسەر لایەنە سیاسیەکان لەسەر فەرمانڕەوایانی عێراق تا بیکەن بۆ ئەوەی ئایندەیەکی گەشتریان هەبێ بە بەراورد لەگەڵ ئێستەیاندا بە بەراورد لەگەڵ ساڵی 2023دا. هەرچەندە بۆ من نییە بڵم پێویستە عێراقیەکان چی بکەن باشە بۆ ئایندەی خۆیان، بەڵام وەک کەسێک کە چەند ساڵێک لەسەر دۆسی عێراق کارم کردووە هاوڕام لەگەڵ ئەو ڕوانینەی لە ڕووی سیاسیەوە دەردەبردرێت بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ بەهێزکردنی ئابووری وڵاتەکە. ئەوە شتێک نییە هەرتەنها لە دەستگیرکردنی ژمارەیە کاردار سنووردار بکرێت، بەڵکو پێویستە بەکارێکی بە بەرنامە هەیە تا بە ئامانج بگەیت. پێویستی بە پێشبڕکێی نوێی سیاسی هەیە لە نێوان کاراکتەرە سیاسیەکانی عێراقە ببێتە مای کەمکردنەوەی کۆنتڕۆلکردنی سیاسی لە وەزارەتە جیاوازەکاندا. پێم وایە ئەمە زۆر یارمەتی دەردەبێت. دەزانم کە چەندێک قورسە ئەو هەنگاوە بنرێت. لەو بڕواایەدام پێویستە عێراق ڕەهەندی ئاسایشی بەهێند وەربگرێت بۆ هەموو هاوبەشەکانی بە ئێران و بە واشنگتنیشەوە. عێراق کارێکی زۆر باشی کردووە لە ڕاگررتنی هاوسەنگیەکاندا و وەک دەیبینین هاوکاری و هاوبەشی هەیە لە گەڵ هەردوو وڵاتدا. پێویستە عێراق ڕێگەی خۆی بدۆزێتەوە بۆ درێژەدان بە و هاوبەشیانە. هەروەهاش ئەو دوو وڵاتە ڕێز لە سەروەری عێراق بگرن. جا ئەم بابەتەش بەوتن ئاسانە بە بەراورد لەگەڵ هەنگاوناندا. ئەمانە بەلای منەوە چەند خاڵێکی گرنگن بۆ عێراقیەکان بۆ بەڕێوەبردننی ئایندەی خۆیان. چارلز سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. چارلز thank you very much. ئازیزانم ناوبڕێک و دەگەڕێینەوە بۆ لاتان. لەگەڵ ئەوەشدا ژمارەیە دادگاییکردنی لەسرە، بەڵام هێشتاش دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا کە تاکە بربژێرێکی کۆماریە مابێتەوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بەردەوامە لە ئاگاهیدان ئەگەر بێت و لە هەڵبژاردنەکەی مانگی 11دا سەر نەکەوێت و بێ لەوەش بە زمانێکی توندئامێز دژی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و کاندیدی پێشەنگی دیموکراتەکان دەدوێت. ساڵح دەمیجەر لە دەنگی ئەمریکا میوانی چاوی واشنگتنە. ساڵح زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خۆ دەزانیانی بەتایبەتی لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوودا ئەو دەستەواژەی دۆناڵد ترامپ بەکاریهێنا ئەوەی کە بە ئینگلیزیەکەی پێی دەڵێن بڵەد باث، مشت و مڕێکی ئێجگار زۆر گەورەی لێکەوتەوە. هەروەکو لە سەرەتای بەرنامەشە باسمان کرد هەندێک دەڵێن
دەڵێ لە ئەمریکایە خوێنێکی زۆر دەڕژێ هەندێکیش دەڵێننا بە کارەساتی ئابوووریە ینی مەبەستەکەی لە کارەساتێکی ئابوووریە کامیانە بەێ هەردوو نەژی لە گۆرتەگوتی لە گۆر کاکی داخەوە ئالیگرن کۆماری داخەون یان ئالیگرن دموکرات داخەون ترامپ ئەف ئاخافتن ئەم ببێژن هەلمەتێکە خۆدا گوت کۆ بەحسا بايدن كديمقراط دخوازن عربيين كهربائي الكتريك يعني كهربائي بهتر پیش بخن و بهتر اوان داخن بازاره او جي لغور نرينا ترامب جي كو نها يعني كوماري تواهيجي واد باورن كو روشة امريكا نها رينادا بتايبتي الكتريكا امريكا يجي او ام بيجي شيانا الكتريكا امريكا جرينادا كو او ها هجماري مزنين عربيا حتى سال 2003 يعني سو بينش كو بايدن بيجي سدي صدبه وحتى سيجي و سدي بينجو زيادتر بيجي او رينادن هر حال دوی چارچوبه د اخافتن هاتا گوتن لی ارگومنتا دموکراتن و درباره د او کو هر چه یعنی میجوی که ترامپ د درباره د هيا د تندبونا سیاسی امریکا گوتارا تندبیا سیاسی ل امریکا دا کو حتی ما بس دوی نه او بيجي کو خون رجاندن چه به ل رنگ الیگرین وی بو واتای ببن و اگر هاتو نه هات البجارتن ودمي رنجة براسيجي تشتكي وها بباش برويجي او ديفيجن اخافتن بين قوتبا يجي له كاركاني تر او زور جار ستايشي او كسانه دكا كهرشان كده سر بالاخانه كونغرس روجي ششمانيه شي صالي 2020 بيلوج يعني جماريك وشي باناي بنمنا جنجاو بكاردي هنا دجبه جو بايدن انا ما نو صالح هەڵسەنگاندن چییە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن لای ترامپ يعني تدي ترامب دبيجا باشكري وقتها قلت يعني اگر از ورم هالبجارتن اسباب مسروك دبيجن اوين كن هال جبو كونغرس إيريشا شاشيتشلا دا هاتنا جرتن اوين كو جرتينا نهاوكو رهيننا وديمقراطي خوفي اويت ردكن دبيجن شاوت الرهينه دبيجيش كسكي كو هاتي بجرتن بجناه كسكي سيفيل هاتبا جرتن جروبك ام تشكدار او جرتبن تو نافي وان رهينه ليتكي تشاوت نافي وان هاستج يعني بالانجليزي بيجن ليتكي نتني او نافي رهينات كد بيجي اولا ولات باريزن كسن ولات باريزن واجر او بيته هالبجارتن او وان ازاد بك وكسن كو هيشتيكو او ببن يعني بيسدمكو جرتنا وان اور جرتن وكسن ام بيجن يعني دناف ديمقراطان دا كو باوكي تند يعني كريار لدي جوابونه واور هالبجارتن يعني ترامب هل خول درباري برسات دا هل خول سيرفي كي افادك كو بتش اويبه او كيسن ام بيجن دجيوي او كيسن ياساي كو هميان ردك ونتني ردك دبيجت ترسيوان يعني برافاجيوان او يا راسته سپاس صالح تو باس لە دۆسی ئاساییەکان کرد ینی ئەو دەمبابەرەوە ئەو پرسیاری کە بڵێن بخۆ دەزانی پارێزەرەکانی ترامپ لە هەوڵێکی ئەجگار زۆردان هەوڵێکی زۆر چڕوپڕەدەن بۆ ئەوەی دادگاییکردنەکانی ترامپ دوا بخرێ ینی هەندێکیان هەریش نەبێ بیخەنە پاش هەڵبژاردنەکەی مانگی 11ەوە هیچ دەستکەوتێکیان نەبووە تا ئێستا بله هناك دسكوت او كرن چند روجا بري يعني نهمو كيس امزان ولاية جورجيا كود مثلا سختكاري درباري هالبجارتن عند بونه چند روجا بري ششحفت تاوانبارين كود ناوا ودو سيده هبون هاتن دسمس كرن يعني هاتن جنافرن كو اوجي هنا كان ديت وكو سركفتنا كبشكيه ج ترامبرا لهما داويه وان كيس حتى كينجي و سراس ببن يانجي ام بيجي زلال ببن يك آلي ببن قالك نبا ورن كوي بري هالبجارتنان بداوي ببن جبر اف مثلا دادگهي او دانشتين دادگهينا وقالك دوسد تيكلي فان دوسيان بونه يعني قالك مزنن دوسين قالك مزنن باوري او كو بري هالبجارتنان يك آلي نبن ودما یک آلی نبنجی وقتی اگر هاتو ترامپ هات هالبجارتن تیوی واتای کو اف نچن سریجی بینی هر بردوام جی سر حالی وشنه توا
ساڵح بێژگە لەم بابەتی کە باس کرد خاڵێکی کەش هەیە تا ڕۆژی دووشەممە ئەم دووشەمەیە کە لە بەردەممانایە دەبێت نزیکەی 465 ملیۆن دۆلار وەکو متمانەی دارایی لە دادگای نیویۆرک دابنێ ئەمە چەند کاریگەری دەبێت بەسەر هەڵمەتەکانی هەڵبژاردنیەوە ئەف بڕاستی لە گۆرمەدی ئەمریکا بەحساوی دەکێ پرسکرێکە کە داراییە مەزنە گەورەیەش بۆ ترامپ وەکو ئەم ببێژن کاندیدی سەرۆکاتیە و نەتەنێ وەکو کاندیدژی وەکو ئەم ببێژن ماڵدارێکژی بۆی پرسکرێکەکە و ji بۆ کۆماریە بخۆژی وێ پرسکرێک چاوە دەربارەی ترامپدا ینی پەرەیەن ترامپێ کاش 465 ملیۆن دلار نینن کۆ وەکو ئەم ببێژن کەفالەت دەینەش بۆ ئەو ئەم بێژن کەیسا سەختەکاریە سیڤیلە کۆ لە دژیوی لە نیویۆرکی هاتیە کۆ ئەم دەزانن کۆ ینی دادوەراوێژی لە تیشە گوت کۆ ئەگەر هات و نکاری بۆ حتا ڕۆژە دشەمێ بکە ڕەنگە هەندێک میکانیزمەک هەبێت کۆ بریا دادگەهێ ئەم هەنێک ئەم ببێژن ماڵ و ملکێن وی دۆر پێچ بکەن دەست بدەن سەر هەنێک ماڵ و ملکێن ویژی پەیداکردنا وان پەرەیەن کاش لە جەم ترامپ نهاب کاش نینن دەما کۆ هەبێ دەبێ ئالیکاری ژێرە ببێ ئەو ئالیکاریە ببێ هەنێک ئارگومنتە هەنەکان ئەوە چییە هەگەر هات و ئەو ئالیکاریە ژێرە بوو 465 ملیۆن دلار ji بۆ ئالیکاری هاتن دان هەف ji بۆ ئەمە بێژن کۆمپانیەن کۆماری بن کەسێ نزیکی کۆماریان بن کودان هەف وێ دەمێ ڕەنگە باندۆرێت بدە سەر هەلمەتە ینی پارەیەن کوش بۆ هەلمەتە هەڵبژارتنێ تێنە کۆمکردن هەردوو پارەوەی جیابن وەکو تەبلیغ نابن لێ وێ باندۆرێ بدە سەر ینی کەسێکی کۆ ئالیکاریە وکردی وێ دەربارەیدا ڕەنگە نکارە بە ئالیکاری وێ هەلمەتێدا بکە وێ دەمێ وێ کۆماری بخۆشن تێکەون تەنگاویە کە دارایی کۆ وێ چاوە کارە بن ئەمێن پشتگیریە دارایی ژێ هەلمەتێرە دابی تا زرکەم تۆ قسەی تیاکەی نزیکەی 30 کۆمپانیای تایبەت بە بیمە هەموو داواکانی ترامپیان ڕەت کردوێتەوە ڕەت کردیەش بەر ئەو پەرەیە ئەو ji ber ترامپا بدن دەبێت جاردن ئەوە ئەم ببێژن باجار لەسەر وان پەران وەرگرن ئەوژی دەبێژن ئەو باج گرانە وێ دەمێ ترامپ نکارێت دژ بن وێ ئەوەی دەرکەوێ پارێزەری ترامپ بخۆشی ئەو یەک ئانی زمان کۆ وان 30 کۆمپانیان ڕەتکردە و گوتن حتا بدابینکردنا و 465 ملیۆن دلار هەمە تشتێکی وەک بێژن محالە ینی نەپێکانە ئەستەمە زۆر قورسە پێشتریش داناڵد ترامپ کێشەی هەبوو بە تایبەتی لە ئاڵوگۆڕکردنی پارەکانە ینی پارەی لەم شوێنەوەی ناوە بردوێتی هەڵمەتی هەڵبژاردن لە هەڵمەتی هەڵبژاردنەوە بردوێتە شوێنێکیکە و لە مەبەستێکیکە بەکاری هێناوە بەری ڕاستە ئەو ئەم دزانین بە هەلمەتە بەرەیە هەلبژارتنەدا هەر ئەو تاوانباری ئارەسەی وی دەبوون لێ بەڕاستیژی بەڵێن ئەسخوازم وێ ببێژم ژوێ وەختێدا و حتا ڕۆژە ئیرۆ تشتێکی تدادگەهێکی بە ئەوەکی ڕاستە ڕاست دۆناڵد ترامپ تاوانبار نەکریە هەمی ئەون ئەم ببێژن ئەدیعاان ئەو ئەدیعانا لە دادگەهێ تێنە خوندن و تێنە بەکۆلین دۆر وان دەبێ لێ تشتێکی ڕاستە ڕاست حتانا تدادگەهان ئەو ئیدانە نەکری ینی ئەم ببێژن ببێژن لەوێ دەرێدا گوناهکار بووە دوێ دەرێدا سەختەکاریە پەرانکریە شخوا ئەڤ کومە بەحساوەی کری ئەوژی دیسا سەختەکاریە ئەم ببێژن پەرەیەن کوی پێویست بوو دابانە بێلێن کوی فاتورەیەن کوی پێویست داوانە بە ئاوایەکی سەختەکاری تێدا هاتیەکردن وش بەر وێژی ئەم ببێژن ئەف دۆز دژیوی هاتیە زۆر بە کورتی پێم بڵێ لە هەڵبژاردننی ئەم ساڵدا لە ئێسەوە تا مانجی 11 بوو توێژە تەنبەتەنەکانی نێوان دوو کاندیدەکە دەکرێیان هەر دەبێ بکرێت ینی ئەوە بێژن کەڤنە شوپیە کە ئەمریکای دوو سەرۆک هەرێک پارتیە کە بن ینی ڕێکبەرین هەفتە دەبێت دیبێت ناوێنە واندا هەبن لێ پرسا گەورەت وێ دەرێت ئەوە بڕاستیژی ڕەنگە ئەژی نکارم بەرسەوەتان هات وێ دەربارەیە بدم ژبەر کۆ دناوێنە ترامپ و بایدن دەیە کوانژی بەری دیبێت ناوێنە واندا چێبوونە بەرێ ڕاکێشان گەلک چێبوونە ئەف دەم بەرسەواێ پرسێ وێ دەژێ دەمێن بێراوە بەرێداین ئایا وێ بڕاستیژی ڕوبەڕوو بە هەورا دیبێتێ بکنیانەکەن ساڵح زۆر سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپیانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح بەسەد بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵ دەسوود.